لمحاربة الفساد. مستەفا کازمی دەیەوێت دادگەری بەدی بێت، بەڵام هەردوو دەستی کەلەپچە کراوە. ئەمە وتەی یەکێک لە ڕاوێژکارەکانی سەرۆکوەزیرانی عێراقە لەبارەی دۆسەی کوژرانی هیشام هاشمی، ڕاوێژکاری تیرۆرکراوی کازمی. ڕۆژنامەی واشنتن پۆستی ئەمریکی راپۆرتێکی سەبارەت بە کوژرانی هیشام هاشمی بڵاو کردووەتەوە، تێیدا باسی لە مەترسیەکانی ڕوبەڕووبوونەوەی حکومەت دەکات لەگەڵ چەکدارە میلیشیاکان کە لە کۆنتڕۆڵ دەرچوون. راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات کوژرانی هاشمی بۆتە شۆک بەلای مستەفا کازمی و ڕاوێژکار و کەسە نزیکەکانی. بەو پێی توند و تیژی گەیشتووەتە ئەو پلە بەرزەی هەڕەشە بێت لە چواردەوری سەرۆکوەزیران. سەرەڕای ئەوەی لا دوای کوژرانی ڕاوێژکارەکەی سەرۆکایەتی وەزیران، کازمی پەیمانیدا بە پەڕووباڵکردنی میلیشیاکان و ڕیشەکێشکردنیان، بەڵام تا ئێستا دیار نییە تا چەند دەتوانێت بەردەوام بێت لە لێکۆڵینەوەکان سەبارەت بە کوژرانی هاشمی. لە کاتێکدا لێکۆڵینەوەکان لەبارەی کوژرانی هاشمی بەردەوامە بۆ دەستگیرکردنی بکوژەکان، بەڵام یاریدەدەرەکانی کازمی و هاوپەیمانە سیاسیەکانی بڕوایان وایە دیاریکردن و ئاشکراکردنی ئەو لایانی لە پشت کردەوەکەی و ئەوەی فەرمانەکەی دەرکردووە دۆخەکە لە عێراق بەرەو گرژی زیادی و تەقینەوە دەبات. ئەوەش لە کاتێکدایە کە دەوترێت دەرکەوتووە بەرپرسێکی باڵای حەشدی شەعبی دەستی هەبووە لە ڕووداوەکەدا. یەکێک لە ڕاوێژکارەکانی سەرۆکوەزیران دەڵێت کازمی کار دەکات بۆ بەدیهێنانی دادپەروەری، بەڵام هەردوو دەستی کەلەپچە کراوە. دەژڵێت بەرفراوانکردنی لێکۆڵینەوەکان بۆ ئاشکراکردنی ئەوانی لە پشت ڕووداوەکەن کارێکی زۆر مەترسیدارە لەسەر هەر سەرۆکوەزیرانێک لە عێراق. ئەو ڕۆژنامە بریچێت دەڵێت ڕاوێژکارەکانی سەرۆکوەزیران بە دەنگی بەرز لە یەکتر دەپرسن دەبێت نۆرەی کاممان بێت لە دوای هاشمی. هاوکات بەشێک لە ڕاوێژکارەکان خۆیان لە دەرکەوتنی سەر شاشە ون کردو و بەغدایان بەجێ هێشتووە. هەندێکیشیان چوونەتە دەرەوەی وڵات و نایەنەوێت بۆ ماوەیەک بگەڕێنەوە. لەم نێوەندەدا بۆچوونێکی دیکەش لە ئارادایە کە کازمی نایەوێت خۆی ڕاستەوخۆ دەزوەردان بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی میلیشیاکان لەسەر ئەو دۆسیە بەهۆی لاوازی دەسەڵاتەکەی و پێگەی حکومەتەکەی، بەڵکو چاوەڕێی ئەمریکایە کاردانەوە بنوێنێت و لەڕێی ئەوانەوە تاوانباری ڕاستەقینە بە سزا بگەێنێت. بە تایبەت کە دەوترێت هاشمی کەسێکی نزیک بووە لە ئەمریکیەکان و ماوەی ڕابردوو کاری بۆ ئەوان کردووە. ڕاوێژکارێکی دیکەش ڕایگەیاندووە کوژرانی هاشمی پەیامێک بوو هەموو لایەک بەڕوونی بیستیان، کە تێیدا ئەوەیان نیشاندرا کە هەر کەس بیت و پلە و پۆستێکت هەبێ میلیشیاکان دەتوانن دەستیان پێت بگات. سەبارەت با دروست بەڕێوەچوونی ڕێڕەوی لێکۆڵینەوەکان و دیاریکردنی تاوانبار، نزیکەکانی کازمی و سیاسیەکان بەدگومانیان هەیە و بڕوایان وایە لە باشترین حاڵەتدا تەنها ئەو چەکداری کارەکەی جێبەجێ کردووە سزا دەدرێت. بەبێ ئاشکراکردنی ئەو لایەنەی ناردوێتی و فەرمانی پێکردووە. بەڵگەیەکی بەهێز بۆ ئەم بۆچوونە دوو ڕووداوی پێشوو بوو کاتێک هێزانیەکان 14 چەکداری حیزبوڵڵایان بە تۆمەتی موشەکگرتنە ناوچەی سەوز لە بەغدا دەستگیر کرد. بەڵام هێزێکی گەورەی میلیشیا چوونە سەر ناوچەی سەوز و لە ژێر فشاردا گیراوەکانیان ئازاد کرد. هەروەها لە بەسڕەش کاتێک هێزێکی ئەمنی گروپێکیان دەستگیر کرد بە ناوی کۆمەڵی سارۆڵڵا بە تۆمەتی تەقەکردن لە خۆپیشاندەران و بارەگاکەیان داخستن، بەڵام لەو لاوە سەرجەمیان ئازاد کران. لە هەردوو دۆسیەکەشدا دادگا ڕایگەیاند کە هیچ بەڵگەیەک بۆ چەسپاندنی ئەو تۆمەتانە لە ئارادا نییە.